بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی گرنگی بەهێزبوونی یەکێتی لە بەغداد کاندیدەکان یەکێتی دەیانێت لە بەغداد چی بکەن گفتگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز فێنێک شەفیق کاندیدی ژمارە سێ لیستی 222 یەکێتی لە بازنەی هەولێر هات فێنێک سڵاو لێ بێم کاتت باش سپاس بە بەشداریکردن لەگەڵمان ئێوە وەکو کاندیدێک دەتانەوێ بچنە بەغدا لە بەغدا دەتانەوێت چی بکەن بۆ خەڵکی کوردستان سلااو ڕێز کاگرام کۆ سلااو لە تۆش و لە هەموو بینەران بیسترانی کورسات نیوزی خۆشەویست دیارەکە باز لە بەغدا دەکەین ئێمە هەمومان هاوڵاتی عێراقینە پێویست بەوەی دەکاتن کە بتوانین وەکو کوردیش سنگێکی و بەهێز و توانایەکی بەهێزمان هەبیتن لە بەغدا چکە هەمومان دەزانین بەغدا ئەو شوێنەیە کە دەتوانرێتن خزمەت بە هەموو کوردستان و بە هەموو عێراقیش بکاتن لە بەرەوەی هێز لە بەغدایە و خزمەتیش لە کوردستانە ئەو یاسایانە یاخود ئەو مافە دەستوریانەی کە دەستوریش بەشێکە لە یاسا کە ئیشی لەسەر دەکرێتن پێویست دەکرێتن کە کار لە بۆی بکرێتن چۆن مافی کورد بەدەست بینین بەپێی ئەو یاسایانەی کە هەیە بەپێی ئەو بەرگە و مادەیەکان کە پێویست دەکرێتن یاخود بە تەواوی جێبەجێ بکرێتن لە بۆ خزمەتی کورد ئەجا یاخود ئەگەر نەبی یاسایەک دابڕێژێتەوە لۆی کورد ئیستیفادەی لێ بکاتن و هەمووشمان دەزانین کە هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئێنەکانیش هەڕوویان بەغدایە سنگ و هێزەکان لە بەغدایە بۆ پێویست دەکرێتن ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەموو کاتێک لە ناو خەڵک بووینەوە بۆ خەڵک بووینەوە ئیش بۆ خەڵک دەکەین پێویست بۆی دەکرێتن کە بەهێزێکی زۆر بەقوتەوە ئەو جارە لە بەغدا بین وەکو هەموو جارەکانی دیکە بەڵام بۆی ئێستا بەقوتر لە بەرەوەی هەست دەکەین هێز لە بەغدایە و خزمەت لە کوردستان دەبیتن خاتو فێنێک ئەو لە نێو خەڵک بوونە چی بێەوە بەخشی وەکو کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە دانەبراون لە خەڵک هەمیشە لە نێو خەڵکدا بوونە کاتێک کە ئێمە لە ناو خەڵکین و هەمت دەمێش لەگەر خەڵکیش دەبین بۆ خەڵکیش ئیش دەکەین و خزمەت دەکەین ئێمە لە معاناتەکانی خەڵک تێدەگەین لە پێویستیەکانیش تێدەگەین نابێ ئێمە پێویستیەکان مقارنە بکەین بە مافەکان چکە بۆ نمونە ئەگەر ئێمە دەرێن هەموو منداڵێکی کورد هەموو ژنێک هەموو پیاوێک هەموو چین و توێژەکان پێویست دەکرێتن بە یەکسانی خزمەتیان پێبگاتن دیارە پێویستیەکانیانە دەبیدابین بکرێتن ئەو جامافەکانی خۆیان بەدەستدێنن بۆ نمونە ئەگەر هەموو قوتابخانەیەک و خوێنکارێک نەتوانی بچن لە قوتابخانەکەی خۆی بە شێوازێکی جوان بە میکانیزمێکی جوان لە مەکتەبێک کە خۆشگوزەرانی خۆی تێدابیتن ناتوانیتن مافی خوێندنی بەدەست بینیتن ئەگەر هەموو زانکۆیەکانمان ئاوەدان نەکرێتەوە هەموو کەلوپەلەکان و پێداویستیەکانی و مەنهەجێکی باشی لە بۆدانە درێتن و مامۆستایەکانیش و نەتوانن بە خۆشیەکەوە بە خۆشگوزەرانێکی خۆشیانەوە بژن ناتوانن ئەو مافە بدەین کە پێویست دەکاتن هەموو گەنجەکانمان دەربچن و دامەزراندی خۆیان بەدەستبێنین ئەگەر لە خەستەخانەکانمان بیمەی تەندروستی نەبیتن و خەستەخانەکانمان هەموو پێداویستیەکانیان لێتی ناتوانین بڵێن مافی کورد یاخود مافی تاچی کۆمەڵگایە کە بتوانیتن تەندروستی پارێزراو بیتن و مافەکەی خۆی بیتن هەموو ئەو مافانەوە پێویست دەکاتن کە ئێمە بەپێی ئەو معیارە نێودەوڵەتیانە بەپێی ئەو یاسایانەی کە دانرایە خۆشگوزەرانی لە بۆ دابرێتن لۆی بگاتە مافەکانی خۆی لەگەر خەڵک بووین لەگەر خەڵکیش دەبین بە معنای وەی ئێمە تێدەگەین کە معاناتی نەبوونی موچە کە لە کاتی خۆی تۆ ئەرکێکت کرد بۆ پێویست دەکرێتن کە مافەکەی خۆشت پێ بدرێتن پێویست بۆی دەکرێتن کە تۆ لە شارێک دەژی هەموو خزمەت گوزاریەکانت لە ئاوە لە کارەبایە لە تەندروستیە لە خوێندنە لە ڕێگاوبانە لە ژینگەیەکی پاکە لە بوونی ناوماڵێکی گەرم و گۆڕ بە سفرەیەکی خۆش بە کاتی سەرمان نەفتت هەبیتن کاتی گەرما کارەبایەکی باشت هەبیتن ئەوانە هەمووی خەڵک و معاناتی هەیە لە گەنجەکانمان تێدەکەین کە ئێستا معاناتێکی چەند زۆریان هەیە کە نەهەڵی کاریان بۆ دەرەخسێتن نەدەتوانن داش بمەزرێن بۆیە هەموو ئەو پەیامانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە خەڵکی کوردستانی داوە دەڵێ ئەگەر ئێوە دەنگم پێ بدەی متمانەتمان پێ بدەی ئێمە دەتوانین خزمەت گوزاریەکانت لە بەغدا بۆ زامن بکەین بەوەی کە بتوانین یاسای بوجا بە تەواوی دابڕێژرێتەوە کە خزمەت گوزاری بە هەموو شوێنێک و تاک بە تاچی ماڵەکان تاک بە تاچی گوندەکانە شارەکانە شارچکۆکانە پارێزگاکانە پێڕابگاتن ئەوە ئەرچێک دەبیتن لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان کە چۆن خەمخۆر بۆ ئێساش بتوانی ئەو خەمانەی خەڵکەکە بگەێنێتن و بە یاسا بیسەلمێنێتن کە پێویست دەکاتن ئێمە چاودێر بین لەسەر گەیاندنی خزمەت گوزاریەکان بە تاچی کۆمەڵگا خاتو فێنێک هەر بربژێرێک بەدەر لە چوارچەوەی کاری لیست و
حزبەکەشی بێگومان فراکسیۆنەکەشی بۆ خۆی بەتەناش دەتوانێت ڕۆڵی هەبێ یان ئێمە دەزانین فراکسیۆنەکان بەهێزن بەیەکەوە بەڵام پەرلەمانتارەکان بۆ خۆشیان جیاوازیان تێدا هەیە تۆ دەتوێت لە بەغدا وەکو خودی خۆل لە چ بوارێکدا زیاتر کار بکەی ینی پرۆژەت هەبێ بەرنامەت بۆ دیاناوە دیارە بەوەی کە خۆم ئێستا بەڕێوبەری گشتی هەرێمن لە بۆ بەرەنگاری بوونەوەی تونند و تیژی خێزان و ئافرەتان لە وەزارەتی ناوخۆ و هەروەها لە پێشتش لە ڕێکخراوی زۆر جیاجیا ئیشم کردیا لە بۆ مافی منداڵان و لە بۆ مافی جوتیار و هەروەها لە بۆ برین خێزانە ئەنفالکراوەکان و گەڕاوەکان و ئاوارەکان ئەوە یەک لە مەهامەکانی من دەبێتن کە بێین بەو بەرگە و مادانە یاسایەکان دابچینەوە کە پێویستی بە هەموارکردنەوە دەبێتن یاخود مراقیبەکی باش بین چاودێرێکی باش بین بەسەر ئەو یاسا جوانانەی هەمانە بەڵام جێبەجێ ناکرێتن و دەشکرێ ئەگەر بین مقارنەیەک بین لە مابینی کوردستان و لە مابینی عێراق تەمەشا دەکەین ئەو مافانەی کە بە یاسا بەژندرایە لە ناو خێزانەکەی خۆی لە بەغدا ئەوەمان نییە ئاگامان لەوەیە کە بۆ نمونە کە لە یاسای جعفەری یاخود بن لە یاسای ژمارە 188 دەبێ پێداچوونەوەیەک لۆ بکرێتن چکە وەکو گوتمان ئێمەش تا چێکین لە عێراق هەر یاسایە کە لە عێراق دەردەچیتن بەفی مافە دەستورەکان و یاسایەکان لەسەر کوردستانیش دەڕواتن بۆیە دەڵێم لێرۆکانەوە داکۆچکارێکی سەرسەختی ئەندامانی خێزان و هەروەها ژنان دەبم لۆی بتوانین پارێزی لەو ئارامەی بکرێتن کە هیانە دوور بنەوە لە تونند و تیژیەکان چونکە بەڕاستی تونند و تیژێکی زۆر دەکرێتن بەرامبەر بەشنان لە کوردستان کەمە خۆشبەختانە کەمتر بۆ بەڵام لە عێراق زۆر زیاترە لە کوردستان لە ڕێگای برین جێگیری سەرۆکی حکومەت کاقوبات هەر کەسێک کە ژن بکوژێتن مافی وەی نابیتن کە حکمی عەفوی عام بیگرێتەوە بەڵکو ئەگەری ئەعدام هەبای ئەعدامیش دەکرا بەڵام عەفوی عام نایگرێتەوە ئەوە هەموو شتێکە دەبی وەکو هەدبەیەک بیبین لە عێراقیش ئیشی لەسەر بکرێتن هەروەها دەبی ئیش لە بەوەی بکەین بە حکومێک کە خۆشم فەرمانبەرم چۆن بکرێتن بە یاسایەک و بەڕێنماییەک ئەو پارە و ئەو بودجەیە کە لە بۆمان پاشەکەوت کرایە بتوانین بە یاسا و بەڕێنماییەک بیگەڕێنینەوە لە بۆ خەڵکی کوردستان لە بۆ هەموو فەرمانبەرەکان لە بۆ هەموو چینی مامۆستایەکان زۆر کاری دیکە هەیە کە پێویستە بکرێتن بۆ نمونە ئەو باجەی کە لەسەر کوردستان دادەنرێتن دەبی مقارنەیەک بکرێتن لە عێراقیش ئیشی لەسەر بکرێتەوە و هەروەها هێزەکانی ناوخۆ پێشمەرگە ئاسایش ئەو زیندانی سیاسیەکان ئایا ئەوانە هەمووی ئەو معاشەی کە لە کوردستان هەیە وەکو ئەوەی بەغدایە یان پێویست دەکرێتن هەموار بکرێتەوە هەموارکردنەوەی وانە هەمووی پێویست بۆی دەکاتن کە بەڕ یاسا و ڕێنماییەکان و بە چاودێریکردنی لە بۆ جێبەجێکردنێک میکانیزمێک دابنێتن ئەوانە هەمووی لە بەرنامەی منە لە بیریشمان نەچیتن لە بەرەوەی ئەنفالکراوێکی زۆرمان هەیە کیمیابارانێکی زۆرمان هەیە بە تایبەتی لە منتیقەی بالیسان و لە شێخوەسانان تەمەشا دەکەین ئەنفالێکی زۆرمان هەیە لە ناو دەشتی کۆیە لە گەرمیان لە ناو شاری کۆیە لە شوێنەکانی دیکە ئەوانە هەمووی پێویست دەکرێتن کە ئێمە وەکو کورد هەست بۆی بکەین دەبێت ئەوانە بەچینی سایت بکرێتن بناسرێنرێتن دووەتە چی بە دەنگدەرەکانە دەڵێ بەوانەشی کە بینەرمانن خۆیان ئەگلا نەکردوێتەوە بۆ دەنگدان چیان پێ دەڵێ؟ دەڵێم هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی بازنەی هەولێری خۆشەویست هەموو ئەوانەی کە گیان لە دەنگمان دەبیتن تکا دەکەین کە چۆن پێویستیە مافیشە کە بچی دەنگ بدەیت کە چویتە سەر سندوقی دەنگدانەکان مافی خۆتە دەنگ بە هەر لایەنێک دەدەی بەڵام بیر لەوەی بکەوە کە چێ دەتوانیت نظامنی هەموو پێداویستیەکان و خزمەتگوزاریەکان و جێبەجێکردنی یاسا و مافە دەستوریەکانی کورد بیتن دڵنیابە کە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لیستی شەهیدانە لیستی داهاتووی گەنجانە لیستی ژنانە لیستی تاک بە تاکی چینی کۆمەڵگاکەمانە بۆیە دەنگ بدا بوێر بە مەترسا لەبەرەوەی ئەو زامنی خزمەتگوزاریەکانت دەبی زامنی مافەکانت دەبیتن لیستی 222 لیستێکە کە هەمیشە لەگەر خەڵک بۆ لەگەر خەڵک دەبیتن هەموو کاندیدە بەربژێرەکان کاندیدێکن کە بتوانن مافی تۆ ڕەچاو بکەن و دەنجی پێ بدە سەنجی پێ بدە بەڵام لە ناوان ئەگەر دەنگتدا بە ژمارە 3 دڵنیا بە ژنێکی بوێری ئازا دەتوانم لەسەر مرۆڤایەتی و لەسەر مافی کورد و لەسەر هەمووی ئەو بەرگەومادانەی کە لە دەستوریش و لە یاسایەکانیش ئیشی پێدەکرێتن لە بۆ کورد
بتوانم زامنیەوە بم هێزمان پێ بدە دەنگمان پێ بدە بۆی هێزی تۆبین لە بەغدا سەنجی تۆبین دەنگدا بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوان کاندیدی ژمارە 3 لەسەر بازنەی هەولێر. خاتو فێنک شەفیق کاندیدی ژمارە 3 لە لیستی 222 لە بازنەی هەولێر هیوای سەرکەوتن بۆ خوازین هیوا خوازین کە لە بەغدا ببینینەوە سەرکەوتوو بی خۆشەویستان